ئێمە دوای ئەوەی لەلایەن هاوسەرۆک و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامۆژگاری کراین کەوا مبادرەیەک بکەین بۆ ئەوەی کۆی ئەو بەندانەی کە لە سەردەمی شەڕی داعشە کە لای یەکێتی نیشتیمانی کوردستانن یان لای حکوومەتی هەرێمی کوردستانن بە تایبەتی لە سنووری سلێمانی هەموو ئەوانە تەسلیمکەینەوە بە حکوومەتی ئیتیحادی بۆ ئەوەی هەوڵ بدەین لە ئێستا بەدواوە و ئەوەی لە ڕابردوو ڕوویداوە هەوڵ دەین ئەو کێشانە دووبارە نەبێتەوە. ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیارمان داوە کە هەرچی بەندکراوێک لای ئێمە بێ و لەژێر ئیرادەی ئێمە بێ هەموو تەسلیمەکەینەوە بە قاید عەمەلیات کەرکووک و تەسلیمەکەینەوە بە قوواتی ئیتیحادی و ئەوان بەرپرسن لەوەی کە چۆن مامەڵە ئەکەن لەگەڵ ئەو حاڵەتەیە و لە ڕابردووشە کە ئەمانە گیراون ئەگەر بێ و حکوومەتی ئیتیحادی لە منطقانە بوایە پێویست نەبوو هێزەکانی وزارەی پێشمەرگەیان حکوومەتی هەرێمی کوردستان بگرێ بەڵام لە غیابی حکوومەتی ئیتیحادیە ڕوبەڕووی ئەو حاڵەتە بووینەوە.